بینرت خوشتوی خیر هاتن جارا کادی بو برنامه ما لسر و نکوکه کنه و اف خلاکه تایبت بیت کرکوکه و کرکوک وک میجو جغرافیا وک جهوه اشلای جیوپولیتیک و کرکوک وک خالانا کوکیه اتناف برا حکومت العراقیت ایک دیف ایک ابد حکم بغداد کری اتناف برا بزاف رزگاری خازا کرده بری سال 1991 اتناف برا حکمت عراقیانیا پشتی 2003 و هریما کردستان دا کرکوک یا آسه سرچاره سریه و گف سرپاشروجا پیوندیان اتناف برا بغداد و هولیر دا کرکوک و کرد برانبر چاره نویس کردا و هلبجارتن اوان خالا ده گفتگو کن گل برای سیاست مدار فریدون عبدالقادر برای امچینت ناف گفتگوی خدا بگ و برای خوب دینوی پانورامای سر کرکوکی کەرکووک بە یەکێک لە دەوڵەمەندترین دەریاچەکانی نەوت لە جیهاندا دادەنرێت. بەپێی بەڵگەنامە مێژوویەکان کەرکووک شارێکی کوردیە. یەکێک لە بەڵگەکان ژمارەی دانیشتوانەکەیەتی. لە ساڵی 1950 دا 279,000 کەس بووە. کورد 178,000 کەس. عەرەب 48,000 کەس. تورکمان 43,000 کەس. کلدان و ئاشووری 10,000 کەس. لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە کەرکووک ڕوبەڕووی تەعریب بووەتەوە. لە ماوەی ساڵی 1957 تاکو 1970 ڕێژەی عەرەب لە شاری کەرکووک لە سەدا 28 بووە. لەو ماوەیەدا ڕێژەکە بەرز بووەتەوە بۆ لە سەدا 44 و چەندین ناوچەی کوردنشینیان لە کەرکووک دابڕی و ناوی شارەکەیان کرد بە تەئمیم. ڕێکەوتنامەی 11 ئاداری ساڵی 1970 لە نێوان حکوومەتی ئەو کاتی عێراق و مەلا مستەفای بارزانی واژۆ کرا. یەکەم جار بوو حکوومەتی عێراق دان بە مافەکانی کورددا بنێ. لە ساڵی 1974 دا بەهۆی یەکلانەبوونەوەی پرسی کەرکووک حکوومەتی عێراق شەڕی دژ بە گەلی کوردی کرد. ڕاپەڕین لە 5 ئازاری ساڵی 1991 لە ڕانیەوە دەستی پێکرد. پاش ڕزگارکردنی هەموو شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان تاکە شار کە مابووەوە ڕزگار بکرێت شاری کەرکووک بوو. بۆیە سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان پێکەوە لە 21 ئازاری ساڵی 1991 دا شاری کەرکووکیان ئازاد کرد. ڕزگارکردنی شاری کەرکووک زۆری نەخەیاند و پاش ماوەیەک حکوومەتی بەعەس بە چەک و هێزێکی دڕندەوە هێرشی کردەوە سەر کەرکووک و داگیری کرد. کەرکووک تاکو ساڵی 2003 لە ژێر داگیرکاریەکانی ڕژەمی بەعەسدا مایەوە. 9 نیسانی 2003 هاوپەیمانێتی ڕۆژاوا بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعەس کۆنتڕۆڵی بەشێکی زۆری باشووری عێراق و شاری بەغدایان کرد. لە 10 نیسان هێزەکانی ئەمریکا لەگەڵ پێشمەرگە چوونە نێو پارێزگای کەرکووک. بەم جۆرە لە 1 ئایار عێراق ئازاد کرا. حکوومەتی کاتی عێراق لە بەرواری 18 شەشی 2004 بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی پێکێنرا. لەم حکوومەتەدا بڕیاری دامەزراندنی دەستەی باڵای ئاساییکردنەوەی بارودۆخی پارێزگای کەرکووک دەرکرا. تیایدا بڕیاردرا لیژنەیەکی باڵا بۆ جێبەجێکردنی مادەی 58 پێک بهێنرێت و ئەندامەکانیشی لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بن. بەڵام تەنیا فەرمانی پێکێنانی لیژنەکە دەرچوو هیچ کارێک بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم ناوچانە نەکرا. قۆناغی حکوومەتی یەکەمی نووری مالیکی ئەم قۆناغا بە دەستپێکی دانانی دەستور و مادەی 140 دادەنرێت بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. بەڵام لە دوای دامەزراندنی حکوومەتی دووەمی نووری مالیکی و حکوومەتی حەیدەر عەبادی و تاکو کازمی مادەی 140 جێبەجێ نەکراوە. لە ساڵی 2003 تاکو ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان کە کەرکووک بەشێک بوو لەم ڕیفراندۆمە ئیدارەی کەرکووک لەژێر دەسەڵاتی حیزبە کوردستانیەکان بوو. بەڵام لە ماوەی ئەم چەند ساڵەدا کورد نەیتوانی کەرکووک بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان. پاش ڕیفراندۆم بە فەرمانی عەبادی و پیلانگێڕی نێودەوڵەتی هێزەکانی سوپا و میلیشاکانی حەشتی شەعبی لە ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2007 دا هاتە سەر ناوچە جێناکۆکەکان و جارێکی دیکە سەدان هەزار کەس ئاوارە بوون و جەنگ دژی کورد بەرپا کرا. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ڕووی ئیداری و دانیشتوانەوە تەعریب لە کەرکووک دەستی پێکردەوە و عەرەبی زیاتر بۆ ناوچەکە هاوردەکران. تەعریب تاوەکو ئێستاش بەردەوامە. مامۆستا فرێدۆم خێر هاتی سەرچاوە بۆ هی بەرنامەی. زۆر سوپاس دەکەم بژیت خۆش بیاخوا.
کرکوک نافبرا میجوی و افرودا چه هاتیا گوهارتن جنابتا ایکشوان سیاست مدارا بوی وکی دیدوان قناغت میجوی جدا جدا لگل حکمت بغداد و دیشان کسی که سیاست مدار که کاریگر بوی سر بابت کرکوک گلک جرات نینراتیا لانی کردیه کری بو بابت کیشا کرکوک گل بغداد نافبرا کفنو افرودا تو چه گوهرین پیدا بوینه بابت کرکوک دا وڵا پێشەکی پێویستە ڕاستیەکەیە کە بیڵێن کەرکووک شارێکی زۆر گرنگی کوردستانە شارێکی مێژوویە و بە درێژایی مێژوو کەرکووک شوێنی ململانەی هێزەکانی ئەم ناوچەیە بووە خۆ دەزانی لەو ئاخریانە کەرکووک پایتەختی ویلایەتی شارە زۆر بووە بەڵام پێشتر ئەوەی لە کەرکووکا زۆر مهم بووە لە منتیقەی کەرکووکی ئێستا کە کەرکووک مرکزی هەموو پارێزگای کەرکووکە منتیقەی عەرەفە بووە لە تاریخا زۆر مهم بووە ئەریخای ناو بووە و لە بینی هاتنی مەغۆلەکان و سەلجوقیەکان و ئیمپراتۆریەتی عوسمانی و سەفەوی و ئەمانە زۆر ململانێ بووە زۆر جار هێزێک لە دەستی داوە بۆ هێزێکی کە بەڵام سوتەمەنیەکەی خەڵکی کەرکووک و خەڵکی ئەم ناوچەیە بوون کە ئۆخەی و ئۆقریان بە خۆیانەوە کەم دیوە کەرکووک ئەوەندە مهم بووە لای ئەو داگیرکەرانی کە هاتوونەتە ئەو منتیقەیەوە لە شەڕەکانی بینی عوسمانیەکان و سەفەویەکانە زەمانی حتا سوڵتان سلێمانی قانونی سوڵتانی عوسمانی کە هاتووە بۆ ئەم منتیقەیە و منتیقانەی زۆربەی داگیر کردووە تقریبەن ئەجێڕنەوە ئەڵێن زیاتر لە 2 هەفتە بۆ 18 ڕۆژ لە کەرکووک ماوەتەوە خۆی دیراسەی وەزعەکانی کەرکووکی کردو و هی ئەهەمێتی کەرکووکە و وەختە کەرکووک زۆر ئەهەمێتی هەبووە پاشتریش لە تاریخی نوێ کورد شانسێکی باشی بۆ پیا بوو لە پاش ئەوەی کە وڵاتانی میحوەر جەنگی یەکەمی جیهانیان دۆڕان شانسێکی وا پیا بوو دەرفەتێکی وا پیا بوو کە ڕووکرایە ئەوەی میلەتانی ژێردەستی دەوڵەتی عوسمانی احتیمامیان پێ بدرێ و دڵیان ڕازی بکرێ لە بەتابەتی کە کۆنگرێ ئاشتی لە پاریس گیرا کە ئەو میلەتانە هەنگێ لە حەق و مافەکانیان بۆ بگەڕێتەوە لە ناو ئەو میلەتانە باسی کوردیش کراوە لە کۆنگرەی پاریسان نوێنەرمان هەبوو شەریف پاشا نوێنەری کورد بوو لە مۆتەبەری پاریسا و قسە کرا لە بەرەوە و پاشان لە ژێر تێگەیشتێکی نوێ بۆ ئاشتی لە دنیا لە ژێر زەبری ئەوە ئینگلیزەکانیش و فەرەنساویەکانیش و ئیتالیەکانیش دوایی ئیتیفاقی سایکسپیکۆ کە بە دزێوە کرا لەگەڵ ڕووسەکان و لە بینی ئینگلیز و فەرەنسا و ئەمانە تەفاهومێک کرا بۆ تەقسیمە منتیقەیە دوایی ئەوە هەنگێ دیاردەی دەرخست کە ئەیانەوێ ئەم منتیقەیەش ئەگەر خەڵکەکە خۆی پێی خۆش بێ و ڕازی بێ و بتوانێ ئیدارەی خۆی بکە خەڵکی کوردیش ئیدارەیەک مەملەکەتێ دەوڵەتێکی بۆ دروست بکرێ واقعیەکی بۆ دروست بکرێ کیانێک لەبەرەوە ئەوە ڕەنگی یایەوە لە معاهدەی سیڤەرە وی وەختی کەرکووک وەک جهەیەکی کوردە تەعامل گەلتەکردن ئەو وەختە ئەو مشکلەی کورد بەسترا بوو بە چوارچێوەیەکی تەسکترەوە کە پیانە و مشکلەی مۆسڵ مشکلەی مۆسڵ هەموو ویلایەتی مۆسڵ بووی ئەو وەختە بەڵام کەرکووک لە خارجی ئەو تێگەیشتنە نەبووە قەت بە هەر حاڵ مەبەستم لەوەیە کە ئینگلیس هات حکومڕانی عێراق بکا و بیری کردەوە کە دەوڵەتێکی نوێ لە منتیقەیەدا بمەزرێنێ خۆی ئەوەڵ جار لە تەفاهماتی پێشوە کوردستان بەر ئینگلیز نەکەوت بوو بەرکە بەر فەرەنسیەکان کەوتو بوو بەڵام کە بۆنی نەوتیان کردو لێرە پێشتر ئینگلیس خەڵک و جاسووسی خۆی و خەبیری خۆی نردبوو بۆ ئەم منتیقانە زانیان نەوتیتیایە
لە گفتوگۆیەکە لەگە کلیمەنسوا گۆڕیانەوە و ئینگلیس ئەم منتیقەی وەرگرت و لە منتیقەی بڵین هیلالی خەسیب تەنازولی کرد بۆ فەرەنسیەکان. لەو وەختەوە ئەم نەوت و کەرکووک و ئەمانە یەکێک بوون لە هۆکانی ئەوەی کە کورد مافەکانی لەدەست بدا. یعنی کەرکووک وەک جه و جغرافیا بۆ جهێ ناکوکێ یان جیش بەر وان کوژگەلێک پێک هاتە پێکتێتن عەرەبە ئەو وەختە مشکلەی پێکهاتە نەبووە، وەک جغرافیا، وەک شوێنێکی استراتیجی، وەک شوێنێک کە سەرڕێگە و ڕێڕەوی بینی شەرق و ناوچەکانی غەربتر بووە و وڵاتانی بەستۆتەوە بەیەکەوە ڕێگەی تیجاری بووە، ئەهمیێتێکی تاریخی گرنگی هەبووە و پاژەوەی کە بۆنی نەوتیشی تیاکرا و هەستکرا کە نەوتی تایە ئەهمیێتی زیاتر پیا کرد بە تایبەتی لەلایەن ئینگلیزەکانەوە. ئەمە سەبەبی ئەوە بووە کە کەرکووک بۆ بەم جێگەی ململانیەیە. ئەجینا وەختی خۆی بەشی هەرە زۆری دانیشتوانی کەرکووک کورد بوون. لە سەردەمێک لە هاتنی سەلجوقیەکانە ژمارەیەک تورکمان تورک هێنران بۆ ئەم منتیقەیە. لە سەردەمێکی کە لە سەردەمی هاتنی مەغۆلەکان بۆ عێراق و گرتنی بەغا و تعزیزکردنی نفوزی خۆیان لە شوێنەکانی تری عێراق و ئەم منتیقانە خەڵکیان نارد نیشتەجێی بکەن لە کەرکووک. لە زمانی عوسمانلیا بە ناوی مەناتیقی بەریدی و نوختەکانی بەریدی و هاتوچۆ و ناردنی کارمەند و ئەوانە کۆمەڵی خەڵکی تورکمانی کیان نار بۆ ئەم منتیقەیە یا هەموو مەحافەزەی کەرکووک گەڵێم. لەبەرەوە عەرەبەکانیش وەختی خۆی زۆر کەمایەتی هەبووە، لە عەرەب زۆر کەم بووە لەو تاریخە کۆنا. لە تاریخە تازەکانە تقریباً لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە بەرەبەرە زیابوونی ژمارەی عەرەب لە کەرکووکە هەستی پێکرا. بە تایبەتی لە زمانی مەلیکە عەشایری عوبێد و جبوریان هێنا کاوانە نیشتەجێی مووسڵ بوون و خلافاتی عەشایری لەو منتیقەیە لە بینی عەشایرەکان و لە بینی عوبێد و جبورە زۆر بوون. ئەو عەشیرەتانیان هێناوە لە منتیقەی حەویجە و دەوروپشتی حەویجە جێگیریان کردن. یعنی کێشا کوردبوونا کەرکیکێ مێژوویەدا بەری کە دامەزراندنە عێراقانی ساڵ 1920 زۆر کۆنترلەوە زۆر وڵایی مێژوو هەر کێشە هەبوو کاوە کە باشەرێکی کوردانە خەڵکی دیژی ناکۆک بیتگەل کوردەک و نەنەی کوردانە دامەزراندنە عێراقی لە تاریخی کۆنا ململانەیە لەسەرەوە نەبوو ئەمە کوردەیە کوردنیە چونکە کورد لێ نیشتەجێ بوو بە شارێکی کوردیە ناسرا. لەسەر ئەوە بوو کە هێزە ناکۆکەکانی ئەم منتیقەیە کە ململانیان نەکرد یا هێزە غازیەکانی کە لە دوورەوە هاتن پەلاماری ئەم منتیقانەیانەیە جارێک ئەم کەرکووشی داگیرە کرد، ئەم کە ئەکشا و ئەیدۆڕان و لە منتیقەکە ئەکرایە دەرەوە هێزێکی تازە ئاهات کەرکووشی داگیرە کرد و لە بینی تاریخی نوێتریشە لە بینی دەوڵەتی سەفەوی و عوسمانیە ململانەیەکی دوور و درێژە بوو لەسەر هەمومان ناوچەکانی ئەم منتیقەیە بەتەنها لەسەر کەرکووک نەبووە. ئەم ململانەیە هێزی هاتووە داگیری منتیقەکەی داگیر کردووە، کەرکووکیش بەشێک بووە لەو ممتەلەکاتانە کە کەوتووەتە دەست دەوڵەتە داگیرکەرەکەی کە هاتووە کە ئەم دۆڕانوێتی دەوڵەتێکی کە هاتووە یعنی بە تایبەتی بینی عوسمانی و سەفەوی ئەم ململانیانە زۆر بووە لە ساڵانی دەسەڵاتی دەوڵەتی سەفەوی و دەوڵەتی عوسمانیە. بەڵام ئەوەی کە بوو بە مشکلەیەکی نەتەوایەتی لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئەمە سەری هەڵداوە، چونکە کەرکووک وەکو منتیقەیەکی بە ئەهەمیەت ئەوانەی بیریان لەوە کردەوە کە دەوڵەتێکی مرکزی لە عێراقا دروستەکەن بیریان لەوە کردەوە کەرکووک وا حساب کراوە یەک پێنجەمین شاری گەورەی هەموو عێراق بووە. لەبەر ئەوە منتیقەیەکی گرنگیشە و ئەهمیەتی خۆی هەیە. لەبەرەوە دایمە بیریان لەوە کردوێتەوە کەرکووک وا لێ بکەن کە بەشێ بێ لە عێراقێکی مرکزی لە مرکزی یعنی بەشێک بێ و تابعی بەغا بێ. لەبەر ئەوە ئەو ململانەیە دەستی پێکرد. تۆ خۆ دەزانی لە هەر شوێنێک
میلەتێک کە ئەکسەرەتی ساحق بووە تاریخیان هی کووردە کە بزانن بەرەبەرە ئەیانەوێ لی زەوت بکەن و خەڵکی تازە بێنن نیشتەجێ ئێوێ بکەن خەڵکەکەی ئەوێ ناچار بکەن زەختی لێ بکەن بچێتە دەرەوە لە کەرکووک ئەوە ئەبێ بە ململانێ و ململانەکە تابعێکی نەتەوەی ئەگرێوە خۆیەوە. یەکەم ژمێریارە فەرمی هەست بێژم ساڵ 1957 بۆ هاتیەکردنێ کەسی خەلەت نەبم. لەو پێش ئیحسایاتی تەقدیری هەیە بەڵام ئیحسایەکی ڕسمی کە لە عێراق کراوە ساڵی 1950 بووە لە ساڵی 1950 تا من بە دقیق بیرم نییە بەڵام ڕەنگە لەو کێشێکیا کە باس زۆربەی زۆری نەک زۆربەیەکی زۆر کورد بووە و بەنیسبەت عەرەب کەم بووە و برایانی تورکمانیش کەم بووە. یعنی لەبەر ئەوە بووە بە مشکلەیەک ئەو تابعی بەخۆیەوە گرتووە. من پێم وایە ئەگەر برایانی عەرەب و حکومڕانانی عێراق و نەتەوەی سەردەستی عێراق هەوڵی نەدایە کەرکووک لە کوردستان داببڕێ و لە کوردی داگیر بکە قەت کورد ئەو حساسیەتەی نەئەبوو و لە ڕوانگەیەکی نەتەوایەتیە سەیری کێشەکەی نەئەکرد لە ڕوانگەیەکی ئینسانی و لە ڕوانگەیەکی ئەوەوە کە چۆن ئەو شارە پێش بخرێ مەشاکیلەکانی ئەو شارە بە تەعاون هەمولایە دەست بخەنە ناو دەستی یەک پێشی بخەن و ئێسەش ئێمە بێ عینەن بیر و بۆ چوونمانە کریارە گۆڕینە دیمۆغرافی سەر کەرکووکی وەکی جەنابەتە ئیشارەتێک پێدا کوش قویناغا مەلەکی دەست پێکرد لە عێراقی بەڵام پشتی 1957 ئەف کریارە خۆرتر لێ هات یعنی پتر لێ هات بەرفرەتر لێ هات حتا گەشتە قوناغا حكمة بعسية يعني روج بورج حتى روج ما أفريقيا يعني بريكت يعني جدا دفين برنج كردياتية أن كردبونا كركيك نهيلن. كاجحما كركوك لا هاتني بعسية كانوا ديار بيش أوانيش محاولات أبوا ببرنامج تعريب كريه ببرنامج يعني واقعي کوردی لەم شارە بسڕنەوە و بیگۆڕن بۆیە بۆمباس کردی ئەو ڕەتفیعلە نەتەوایەتی لەلایەن کوردەوە هەیە یعنی زۆر بەوازحی حکومەتی سەدام حسین و ئەو نظامە بەرنامەیەکی چڕ و پڕیدانا بۆ ئەوەی عەرەبێکی زۆر بێنێتە ئەم مەنتیقانەوە لە دێکانی دەور و پشتی لە ناحیەکانی لە قەزاکانی و لە ناو کەرکووکە جێگیریان بکە و زەخت لە کوردەکان کورد لێرە بە قەراری مرکزی لەلایەن مەجلیسی قیادەی سەورۆ کورد دەرەکرا بۆ هەولێر و بۆ سلێمانی و بۆ شوێنەکانی کە بۆ کەرکووک ئێکشخالت نەکوکیە بوو بەیانە گفتوگویت نابەرە بزەوە ڕزگاری خازە کوردی سەرکێشیە مەڵام سابارزانی وت نابەرە حکمەتە بەعسیدا ئەوە ساڵە 1968 هاتیە سەر حکمی وت ئەنجام بە گفتوگوێدا گەهستنە پێکهاتنێک ئەوەت بێژنێ 11 ئاذاری ساڵ 1970 بابەتی کەرکیکی بابەتێکی گرنگ بۆ هینگی ئەگەر جنابێتە بەحسیوی قویناغی بکەتن یا گفتوگویت نابەرە بەغدا وت نابەرە کوردادا ساڵی 1970 ینی ئەم کێشەیە دیارە وەکو بۆم باس کردی پێشینەیەکی دوور و درێژی هەیە سەدام حسین کە خۆی لەلایەن دەوڵەتی عێراقەوە ڕێبەری و سەرکردایەتی مفاوەزاتی ئەکرد و ئەچوو بۆ لای مەلا مستەفای بەرزان و قسە و توێژەکانی ئیدارە کرد سەرەتا کاتی و توێژەکان سەدام حسین و ڕژێمی عێراقی واتون نەبوون لەسەر کەرکووک یعنی شتێکیان نیشانەیە کە ئێمە ئەتوانین موشتیلەی کەرکووکیش برایەناوە بە توێژ و لە چوارچێوەی لە یەک تێگەیشتنا چارەسەری بکەین لەبەرەوە مەلا مستەفا ڕازی بوو و جیهەتی کوردی ڕازی بوون بەوەی کە مەسەلەی کەرکووک وەکو خاڵێک بهێڵڕێتەوە لە پاش 4 ساڵ لە دەرچوونی بەیانی ئازار کێشەی ڕێگەیەکی بۆ دۆزرا بێتەوە بۆ حەلی بەڵام ڕژێمی عێراق وەک بۆسەی دانابوو بۆ ئەو مەسەلەیە و حتا بۆسەشی دانابوو بۆ بەیانی یعنی ئیتیفاقی ئازار خۆشی لەبەرەوە لە ساڵی 1970 بە عەلەنی و بەڕەسمی
سەدام حسێن ئیعلانی پاشگەزبوونەوەی کرد لە هەموو ئەو بەڵێنانەی کە لە ئیتیفاقیەی ئازارە دابووی بە کورد وە شتێکی شەلوژێڕی بە ناوی ئۆتۆنۆمی کوردستانەوە بەبێ دەسەڵات بەبێ توانە بەبێ تەجسیدی بوونی واقعی نەتەوایەتی کوردی لە مەنتیقە و دەسەڵاتی ئەوەی کە خەڵکی ناوچەکە بە کورد و تورکمان و عەرەب و ئەوە بتوانێت خۆی ئیدارەی خۆی بکە هەموو ئەوانەی تیا سڕێوە و بەعسی بوون و سەیتەرەی بەعسی و هەژمونی بەعسی خستە شوێنی هەموو ئەوانە و ئیتر کێشەکە قوڵتر و گەورەتر بوو. هەرو کێشە بەردەوامە حتا پشتی 2023 ژی هەیسا کەرکووک بوو جێ دانوستاندنت ناوبەرە هەرێما کوردستانت ناوبەرە بەغدا پرسیارێک من ji berê Mehmûd Uthmanî kir dîsa çapê kefnekê her bû bernamê me li ser nekokiyekane ve wek ciyawazî babetê danostandina dal gel Bexda wextê Saddam Hüsênî çêtir bû an vê gavkê evî tiştekê gotî gel Saddam Hüsên sanayîtir bû cenabê te çi dibêjît bû danostandin gel Saddam Hüsênî sanayîtir bû an nûkel gel evê vê gavê hikmît gel Bexda sanayîtir. وەڵام منم هەیە بۆ جەنابت و بۆ هەموو بیسەرانی بەڕێزی باس بکەم کە من لە دوو مفاوەزە لەگەڵ حکوومەتی عێراقا دەورم هەبووە و ڕەنگە یەکەمین دەورەکانی هاتوچۆ و وتوێش منی تیا بووم لە هەردووشیا ئێمە پرۆژەمان هەبوو بۆ کەرکووک و ئەمەوێ وەک بیرەوەریەک گفتوگۆکانی ساڵی 1984 کە من ئەندامێکی کاریگەر بووم کارا بووم لە ناو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مامجلال سەرۆکایەتی کرد و لە تەنیش مامجلالەوە بووم. سەدام حسێن بە پاش ستایشێکی زۆری مامجلال و وەفدەکەی ئێمە وتی من هەموو ئەو قڕە و دەنگەدەنگەی ئێوە بە جدیەت و بە دڵسۆزی حسابەکەم و لەسەر کێشەی مەدینەت کەرکووک حتا نەی و محافظەی خۆی وتی ئێمە موشکیلەمان نابێت وەختی خۆی من بە جەنابی کاک مەرحوم ئیدریس بەرزانی وتووە چەند پێشنیارێکم بۆ کردو یەکێ لەوانە خاسە کەرکووک کا بە دوو کردەوە لایەکی بێ بە ئیدارەی عێراقی لایەکی بێ تابعی ئیدارەی حکمی ذاتی کوردی بێ یەکێکی کەیان ئەوەی ئیدارەیەکی موشتەرێکی برایانەی تیا دروست بکەین و ئیتر لەم اقتیراحاتانم بۆ کردووە و ئێستش ئەم اقتیراحاتانە ئەتوانین زیینی وکەینەوە و دەوڵەمەنی کەین و برایانە حەلیکەین. وتی من ناڵێم کەرکووک شارێکی کوردی نییە ناژڵێم شارێکی عەرەبیە بەڵام کەرکووک نەوتیتیایە کەرکووک قاعدەیەکی اقتصادی دروزەکە بۆ جیابوونەوەی ئێوە لە عێراق منیش زۆر حەزەکەم پێکەوە لەم عێراقا بژین لەبەرەوە نامەوێت تەرژیعەوە بکەم قاعدەیەکی اقتصادیەوە بەڵام با کەرکووک بکەین بە ئاسیرەیەک بە ڕابطەیەک لە بینی کورد و عەرەبا و لە بینی ئێمە و ئێوە بە موشتەرەکی سەیری ئەم شارە بکەین یان حازر بوو بۆ ئەوی بە موشتەرێکی حەلی بکەین بەڵام ئەمانەی ئێستا حازری موشتەریکی نیە حازرن نەک کەرکووک ئەنوێ هەمووی قووت بن هەمووی بەرن. خاله برئیس محمود عثمانی اشارت پیدا گوتیلوی دمی صدام حسین یعنی با گفتگو لگلانی کردی گلک صانعی تر بود کی وگافه یک کس بود بریاره داد و بریاروی داد جیب جیب بید وگاف که دیچه بخدار گلک لنا درین یخار دی بریارش دم بریار جیب جنابتن و دیسالان اشلای کردی جیبه یک مصدر بریاره نینه يعني اكدي احتمال برياره الحكمه ثاني بس بس قالك لاني ديتن ديجي برياره ام بيجي ديجي بكل دراسن وي سردمي اك مرجع حبو كردا يعني لا انك بودا شيء دانستاندن كد دا جهنا انجامكي ودا جيبت جهدا خي يعني الهمي دولته برف بيشون همي جويا بيشكفتن هنا بس العراق هم بميلا انا وهر برف باش زفريتن اگر ام بينا پشتی 2003 من لێرە ئەمەیە تعلیقێک بم بله من تکام لە هەموو کوردیەکە
بە سەرکردەکانی کوردەوە و بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بەوە نەخەڵەتێن کە وا بزانن لەبەر ئەوە ئێمە ناتوانین لەگەڵ بەغا باش تەفاهم بکەین لەبەرەوەی جیهەتەکانیان زۆر و هەریەکەی ڕێیەکن ئەوە ڕاز نییە بەڕێی من هەمویان یەک ڕێین و تەقسیمی دەوریان کردووە و دژی کورد بەڵێ یعنی هەمویان یەک تێگەیشتیان هەیە هەرە باشەکەیان هەرە هێزە باشەکەیان ئەوەی سەدام پاش پەشیمان بوونەوە لە بەیانی ئازار بۆ کوردی ڕەوابی نیوە ئەمانەی ئێستا حکومڕانی عێراق ئەیانەوێ منتیقەی هەرێمی کوردستانی ئێمە ئەم هەرێمە کەمتر بێدەسەڵاتتر بکەن لەوەی کە لە پاش پەشیمان بوونەوەی سەدام دانرا بە ناوی مەجلیسی تەشریعی و تەنفیزی و ئەمنۆعاشتانەوە مامۆستا gelek derfet mejûyît ên wisa diyare ku bît bexda lawaz bît hewceyê Kurda bît nermiyê gelanê Kurdî kart înît Kurd şiyayîne wan derfetê mejûyî da ew ku bexda lawaz bît mifay ji van derfete wergirin taybet babetê Kerkûkê sala 1970 bêjîn sala 2003 bêjîn ku piştî rejima Seddamî ketî rejimekanî hatî û Kurd wê gavkê pêz bûn û pêz çûne bexda ev derfete Kurdçiyam destxwe bînin ku babetê Kerkûkê berjewandiya Kurdistanê da dîmahîk bînin وڵای کاک ئەحمەد ئەم هەویرە زۆر ئاواشێشیان مۆزوعە بەڵام قسەی هەر لەسەرەکەم من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەگەر لە هەر وڵاتێکە کە چەندەتەوەیەکی تیاژی ئەگەر یەکسانی هەبێ ئەگەر تێگەیشتنیشی باش و تەقالیدێکی ژیانی باش هەبێ بۆ ئیحتیرامی حقوقی یەکتری و هەمویان هاوڵاتی وەکو یەک بن و وەکو یەک تەماشا بکرێن و یەک فرسەتیان هەبێ من پێم وایە میلەتان حەزەکەن لە چوارچێوەی دەوڵەتێکا بژین چونکە لەم دنیای ئەمڕۆوە بازاری گەورە کیاناتی گەورە باشترێکە لە کیاناتی بچووک و بازاری بچوو بەڵام کە میلەتێک هەز دەکا نوێنەران و حکومڕانانی دەوڵەتی سەردەست بە هاوڵاتی دەرەجە دوو سەیری کوردەکەن کە مافەکانی قایل نابن گوێی لێ ناگرن ئەهمێت بە منتیقەکەی نادەن بە ئاوەدانی نادەن چاویان بە پێشکەوتنی هەڵنایە و ئەیانەوێت لە قاڵبی بن لە قاڵبێکی عەرەبی بن ئەوە ئەو وەختە ئەو میلەتە حەزەکە لە چوارچێوەی ئەو وڵاتە نەژی کە زوڵم و زۆری تایە و زەبر و زەنگ لەسەری دروست کراوە لەبەرەوە ئەمە زۆر شتێکی تەبیعیە لە عێراقەوە ناوی ئەنێن ئینفیسالیەت و ناوی ئەنێنەوەی کە کورد مشکلێ بۆ عێراق نا کورد مشکلە نییە بۆ عێراق برادرانی حکومڕانی عێراق مشکلن بۆ عێراق ئەو عەقڵیەتە مشکلەیە بۆ عێراق کە بڕوای بە دیموکراتیەت نییە ئەو عەقڵیەتە مشکلەیە بۆ عێراق کە بڕوای بە یەکسانی نییە ئەو عەقڵیەتە مشکلەیە بۆ عێراق کە بڕوای بەوە نییە کە تواناکانی میلەتانی عێراق هەمووی کۆکاتەوە بۆ پێشخستنی عێراق عێراق تا ئێستا دوور لە مەشاکیلی ئێمە لە بینی سونە و شیعە و هەموو ئەطرافەکانی شیعە و ئەوانە تەفرقە و ناکۆچێکی زۆر هەیە و کەم هێز هەیە بتوانێت یەکیان بخە مامۆستا بچینە قۆناغا پشتی 2003 و دەرفەتەکە زرین بەر کووردا چێبوو و چارەسەرە gelek کێشا بکەن یەک شوان کەشێت هەرێک گرنگ کەرکووک بوو کورد شیان vê derfetê kar bînin بۆ بەرژەوەندیە خۆ ئەم بەرژەوەندیە مافێت هەرێمە کوردستان یەک شوان بابەتە و کەرکووک بخۆ بوو کاک ئەحمە بەداخەوە ئەمە یەکەم جار نییە کورد دەرفەتی زێڕینی مێژووی لە دەزەرا لە کۆنەوە گەرپیایی بگەڕێنەوە زۆرە ڕۆژێک قسەی لەسەرکەین بەڵام لە پرۆسەی ئەوی ناوی ڕزگاری عێراقا و تەحالوفی دەولی هاتن و ڕژێمی سەدام حوسێن ڕوخێنرا ویستیان واقعیشی تازە دروستکەنەوە لە عێراقا بەڕێی من سەرانی کورد غەڵەتێکی مێژوویی زۆر گەورەیان کرد کە ڕۆشتن بوون بە بەشێک لەو جهودەی دەوڵەتی عێراق دروستکە حکوومەتێک دروستکاتەوە واقعێکی ئیداری سیاسی بۆ عێراق دروستکاتەوە ئێمە خۆمان واقعێکمان هەبوو
بە تەجروبەیەکی دوور و درێژە ڕۆشتبووین بە عملێتی انتخاباتی جەماهیری زۆر فراوانان ڕۆشتبووین کە نمونەی کەم بووە ئەوەندە جەماهیر بەشداری بکات لە انتخاباتێکە بۆ هەڵبژاردننی پەرلەمانێ لە کوردستانە کە ساڵی 1992 کردمان. ئێمە هێزی پێشمەرگەی منەظەممان هەبوو، دەستگای ئەمن و ئاسایشی منەظەمان هەبوو، حکوومەتێکمان هەبوو، حکوومەتی هەرێمی خۆمان هی واقعیشی فیدرالی. ئێمە خۆمانمان تەنزیم کردبوو، ئێمە عیلاقاتی دەولی و ئەقلیمی و سیاسی و شەبەکەی لە عیلاقاتمان هەبوو، هەموو تواناکانمان هەبوو. نەئەبوو ئێمە بەو پەلەیە ڕابکەین ببین بە ئەندام و ببین بە کارکتەر لە عملیاتێک دروستکردنی نێزامێکی تازا بۆ عێراقێکی نوێ کە هیچمان پێ نەبڕا. ئەبوایە ئێمە لە شوێنی خۆمان بووینایە و بەوانەمان بوو تایە بڕۆن ئێوە خۆتان تەنزیمکەن، واقعی خۆتان تەنزیمکەن، دوایی ئێمە بە ئیتیفاقێک داخلی ئەو چیانە تازەیە بووینایە کە پێڵێن عێراقی نوێ. ئەو وەختا و ئیتیفاقا قورساییەکی گەورەی بۆ کورد دروزە کرد و شەرت و شروتی کوردی جێتیا بۆ چونکە کوردە وەختە زۆر بەهێز بوو، ئەوەی کە پێڵێن قیوای عێراقی ئەوەختە زۆر لاواز و پەرتو و بڵاو بوون. ئێمە ئەو دەرفەتە زێڕی ئەمریکا ڕێگا دەدا بە کورد ئەو بڕیارە بزێت کە نەچتە بەغدا لەگەڵ عملیای سیاسی نوێ پاش ڕۆخانی سەدام حوسێن. من باوەڕم وایە ئەمریکا و غەیری ئەمریکا احتیرامی ئیرادە و واقعی ڕسم کراوەگەن. ئەگەر ئێمە ئەو واقعەمان فەرز بکردایە ئەمریکاش احتیرامێگر، ئەمریکا زۆری لە کەس نەکردووە ئەبێ وا بکەی دەگەرنەکەی چاو دەرێنم. سەبارەت کەرکووکی چ بوو کەرکووکی هاتەکردم تایبەت میدیای دەمەگەلە گولێت بوو تا خفنت بەرپرسات کوردە مەگەلە گولێت بوو و کەرکووک ئێکش بابەتێت گفت و گۆیات ناوبەرە بەغدا و ناوبەرە هەرێما کوردستاندا پشتی 2003 و چەند بابەتت دستورێ عێراقیشی داهات نەچەسپاندن تایبەت کەرکووکی وەکی مادێ 140. کاگەحمە من دوای عملیەتی ساڵی 2003 مەسئولی کەرکووک بووم لەلایەن پارتی وێشێتیەوە من دانرابووم بە سەرپەرشتی کەر و مەسئولی کەرکووک و ئەو محافظە کاک عەبدوڕەحمان کە دانرا من هەڵم بژاردووە و تکام لێ کرد کە ئەو مەسئولیەتە وەرگێ و ئەو واقعی دروست کرا کە ئەنجومەنی محافظە دروست بکرێ و بە شکڵێکی حیوار و برایانە و ئەوە وە کە کورد توانی ئەکسەرێتی تیابێنێت و ئەو وەختە عیلاقێکی زۆر باشیشمان لەگەڵ ئەمریکیەکان هەبوو و من شەو ڕۆژ لە پەیوەندیا بووم لەگەڵ ئەمریکیەکانە چونکە یەک شتی مشتەرەکمان هەبوو کە ئەمن و ئاسایشی ئەو مەنتیقەیە بەرقەرارکەین. ئەمریکیەکان بۆ یەک دەقیقا زدی کورد نەبوون، زدی خواستەکانی کورد نەبوون و بەعکسەوە پشتیوانی هەموو ئەوە و تەقەلانیانە کرد کە ئێمە بیدەین بۆ ئەوەی حەقی کورد لەویا ئیبرازکەین و بیچەسپێنین، بەڵام احتیرامی حقوقی پێکاتەکانی کە بگرین و فعلا زۆر احتیرامی بۆ چوون و ڕێیەکانیان و وجودیانمان گرت و توانیمان جەوێکی برایەتیشی تیا دروستکەین. ڕەوشەکل کەرکووکە پەیدا بوو کوتبێژنێ ڕێڤەبەریە کوردی بوو کەرکووکێ پشتی 2003 بەردەوام بوو حتا پشتی ریفراندومێ 16 ئۆکتۆبەرە 2017 یعنی نزیکی 17 ساڵە ئەس بێژمە کەسی خەلەت نەبم بەێ بۆ 17 ساڵە کووردا ڕێڤەبەریە وی شاریت کرد ڕێڤەبەری وەک پارێزگا کورد بوو و حتا هەلبژاردناژی هەلبژاردن تات نەکردن کووردا پتر عەرەبا پتر تورکمانە دەنگت ئینان کورد نەشیان vê rewşê kar bînin بۆ berjewendiya xwe an hemîş dest û piştî 16 ئۆکتۆبەرê. من یەکشت عەرزی جەنابت و بینەرانی بەڕێزیش بکەم. لە بیدایەتی عەمەلیەتی ڕزگارکردنی کەرکووکە ئێمە زیاتر لە 72 سەعاتمان بەدەستەوە بوو و ئەو وەختە من ڕێیم وا بوو کە ئێمە شوێنەواری تعریبی کە سەدام حوسێن بە زەبر و زەنگ و بە زەبری چەک و بە زەبری دیکتاتۆریەت سەپاند بووی ئێمە ئەو شوێنەوارە پاکەینەوە. بەداخەوە
برادران بە قسەیان نەکردین و ئەوە نەکرا و لەوێەوە ئیتر هەڵەکانی ئێمە دەستی پێکردو هەڵەکانی قیادەی کوردی و لایەنە کوردیەکان. ئێمە بەڕاستی بە کەرکووکەوە زۆر مەشغوڵ نەبووین، ئەوەندەی مەشغوڵ بووین بە پاشقل لە یەکترگرتن و ناکۆچی و جیاوازی بیر و ڕاو دروستکردنی دا و دەستگای وا کە زۆر باش سەرپەرشتی نەکەین، کۆنتترۆلی نەکەین، خەڵکمان لێ عاجز بکە. ئێمە لەو وەختەوە ئەبوایە ئیشمان کردایە لەسەرەوەی کە ئێمە فەرقمان لەگەڵ نەتەوەی سەردەستا هەیە. ئێمە میلەتێکین کە قوربانی دەستی چەوسانەوەین، ئەبوو پەیوەندی و عیلاقەیەکی زۆر باشی زۆر برایەنە لەگەڵ تورکمانەکان دروستکەین و لەگەڵ دوای عەرەبەکان و لەگەڵ کلدان و هەموو پێکاتەکانی کە دروستکەین. ئەبوایە ئێمە کارێکی وامان کردایە ئەو پێکاتانە بە طریقەی ئیشکردنی کورد معجب بن. ئێمە لە حەقی خۆمانمان ئەبوایە بدایە بە تورکمانەکان بۆی ڕازیانکەین، نە ئەبوایە تورکمانەکان وا لێ بکەین کە حەساس بن و بڕۆنە هەر بەرەیەکەوە کە بەرامبەر بە کورد بوەستێ و بیان ترسێنین. ئێمە غەڵەتی گەورەمان کردووە، نابێ ئەو غەڵەتانە لەبیر بکەین و بەڕاستی ئێمە پاش ئەوەش کە دەستور دانرا من خۆشم عوزوی لیژنەی دەستوری بوو مشەڕێکی زۆرمان کرد لەوەی کە ئەو مادەی لە قانونی ئیداری دەوڵەت هەبووی 58 بۆ ناوچە جێناکۆکەکان بیخینە ناو دەستورە و فعلا خستیشمانە ناو دەستورەوە، بەڵام ئیشی جدیمان بۆ نەکرد، شەڕمان لەسەر نەکرد. یعنی ئەوەندەی ئێمە شەڕمان لەگەڵ یەکتری کرد و گولەمان بە یەکتریەوە نا ئەوەنە خۆمان تەرخان نەکرد بۆ ئەوەی لەسەر کەرکووک گولەمان پێوە بنرێت و لەسەر کەرکووک شەڕ بکەین و لەسەر کەرکووک خەبات بکەین و لەسەر کەرکووک و لەسەر باقی جێناکۆکەکان سەرمایە گوزاری بکەین، ینی نرخی پێ بدەین. ئەگەر بەحسێ فاکتەری ناودەوڵەتی بکەین تایبەت گەلەجا کە تورکیا وەک دەوڵەت ینی ئاغوید بەحسێ کەرکووکت کەت و ترساخ و پەیدات کەت و بێتە سەر هەرێما کوردستانê ez bêjim îran vê gavkê fakter destewê dirêjtirê Tirkî taybet gel Bexda û gelanê Şîe û bû destêwerdana nav Kerkûkê da ku di berjewendiya Kurda da neçî bî. Heke tu me behsê vî fakterê navdewletî bikey rolê wî çi bûye ku kêşa Kerkûk ya berdewam bît û çareser nebîtin? Bêşik Kurd ebê û heqîqete bizane nek be tenha Tirkiya û ئێران هەموو دەوڵەتانی دراوسێمان هەموو ئەو دەوڵەتانەی کوردستانیان بەسەرا دابەشکراوە ئەوانە تێگەیشتنی خۆیان هەیە بێت تێی بگەین. یەی کێشەی کورد هەر جوڵانەوەیکی کورد بە خەتەرە زانن لەسەر ئەمنی قەومی خۆیان. اینجا ئەگەر کورد لە کوردستانی باشوور شتێ بکە ئێران بە تهدیدی ئەمنی قەومی خۆی زانێت تورکیا. بەڵام ئێمە واجباتمان هەیە وەکو حقوقمان هەیە. ئێمە واجبمانەوەیە عیلاقەیەکی باشی متەمەیز لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران دروست بکەین. ئەم دنیای ئەمڕۆ دنیای مەسالیحە، دنیای جوغرافیا و زەوی نییە. ڕاستە لە تورکیا لەسەر ئەو قەوانە قسە ئەکرێ کە ویلایەتی مووسڵ بگەڕێتەوە سەر تورکیاوانە، بەڵام ئەوە خەوێکە دنیا بەسەریان ڕەتبووە و تێپەڕیوە. ئەمڕۆ تورکیا مەشاکیلی اقتصادی هەیە، ئەتوانین ئێمە ڕێوشوێنی وا بدۆزینەوە کە مەسالیحی تورکیا ببەسینەوە بە مەسالیحی خۆمانەوە و تێمان بگا کە ئێمە خەتەر نین لەسەر ئەمنی قەومی ئەو و تێمان بگا کە ئێمە عاملێکی ئیستیقرارین لە مەنتیقەیە، عاملێکی تهدیدی مەنافعی اقتصادی ئەو نین و هەمان چشن لەسەر لەگەڵ ئێرانیشە. یعنی ئێمە واجبمانە بە شکڵێکی عەقلانی تر تەنزیمی عیلاقاتی خۆمان بکەین لەگەڵ دراوسێکانمانە. دراوسێکانمان حتمما تموح و حەساسیەت و بەرنامەی خۆیان هەیە، بەڵام ئێمەش عەقڵ و تێگەیشت و تاریخێکمان هەیە لە عیلاقە لەگەڵ ئەوانە ئەبوو و ئەبێ ئێمە باش لەسەر ئەو ئەساسانەی مەسلحەتی میلەتەکەمان تەنزیمی عیلاقی خۆمان لەگەڵ هەموو دراوسێکانمان و لەگەڵ هەموو دنیا بکەینەوە. بەڵێ مامۆستا ما بەحث کرد کەرکووک وەکی خاڵەکە ناکۆکیت ناوبەرە
بغدا و حکمت ایک دیف ایک بغداد نابرا هریما کردستان چه وقتی بزاف ارزگاری خازا کردی برین توی کیان چه حکمت هریما کردستان یانو که بس جه داخل کرکوکش خالا ناکوکیت نابرا هریما کردستان بغداد هاتی و گوهاسون به خالا ناکوکیت نابرا کرده خوب خدا الکرکی که جنابت اشارت پیدا کو ما 17 سال دا اداره کردی سر کرکی که نشن یعنی ولی بیکن کو برجاندی کردا دا بیتش بر افنا کوکیت نابرا کردا بخدا حتی افنا کوکیا گهش نه راد تقینوی سال 2017 16 اکتبر پشتی هنگ تو بیش کرکو نازفری تفاوکی بله واقعی قیناقا کو کردا بخو اداره ککی کت کرکو شینگی ولی 16 اکتبر حتی نکه کرد نشینه پارێزگارە کی بۆ کەرکووک بدان. ئەزانی چی کاگ ئەحمە ئێمە مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ ماڵی خۆت قایم بگرە و کەس بە دز مەگرە. ئێمە باسی دەرو دراوسێ بکەین باسی هێزەکانی خەڵک بکەین حتمما هەموو لاکان تەماعی خۆیان هەیە هەموو لاکان بەرنامە حەز ناکەن بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چیەکەین. ئێمە بەداخەوە میلەتێکین ئەگەر ئەسبابی سەرکەوتنمان تیا بواە دەمێ بوو وەکو میلەتانە ئێمە لەو میلەتانەی کامووی کۆنترین برایانی عەرەب لە حیجاز و یەمەن و لە بنی دنیاوە هاتوون ئیمپراتۆریەتێکی گەورەیان دروست کردووە و دەوڵەتی عوسمانی لە ئەواستی ئاسیاوە هاتوون قەبائیلی قەرەقۆین و ئاقۆیل و ئەمانە دەوڵەتێکی گەورەی دەوڵەتی عوسمانیان دروست کردووە کە سەدان ساڵ حکمی کردووە لەم مەنتیقەیە. ئەی خێرە کورد لەم مەنتیقەیە لە هەموو ئەوانە کۆنترە تاریخیان ڕەگ و ڕیژە هەیە لە مەنتیقەیە نەیتوانیوە چیانی بۆ خۆی دروست بکە بەڕێی من ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو خاصیەتەی کە لە ناو ئێمە هەیە ئەو نەرێتەی لە ناو ئێمە هەیە نەرێتی دووبەرەکی نەرێتی یەکتری نەخوێندنەوە نەرێتی یەکتر بەکەمگرتن نەرێتی ئەوەی نەتوانین یەکگرین و قسەی خۆمان یەک بخەین. بەڕێی من کەرکووکی شەر قوربانی ئەو ململانێ و ناکۆچی و سیفەتەیە کە لە ناومانە هەیە. کەرکووک بەداخەوە بووە بە قوربانی ئەو ناکۆچی لە بینی یەکێتی و پارتیا هەیە بە دەرەجەی ئەساسی و ئەو لە 16 ئۆکتۆبەرە نەتیجەی ئەو ناکۆچیە نەتیجەی ئەو نەبوونی ئیتیفاقا نەبوونی ئەوەی کە یەک ئیرادەی مشتەرەکمان هەبێ نەبوونی ئەوەی یەک بەرنامەی مشتەرەکمان هەبێ نەبوونی ئەوەی کە ئەو مەرام و نیاز و ئیستیعدادە نییە لایەک تەنازول بۆ لایەکی کە بکە لایەکیش پێشوازی لەو تەنازولە بکە و تەقدیری بکە لەبەر ئەوە بە نەتیجە وای لێ هاتووە تۆ هەر کەرکووک مەڵێ شارێکی وەکو دووس هەرەوە ماوە واقعی کوردی تیا بە کولی نەسڕنەوە خەرشێکی زۆر بوو بە قوربانی و کوژران لە کەرکووک مەعاساتێکی زۆر گەورە دروست بوو ڕەنگە ئێوە حادیسەی 16 ئۆکتۆبەر بە کەم بگرن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەگەر هەموو پانتایی ئەو منتیقانەی بەدەست ئێمەوە بووە حسابی بکەی کەمتر لە نیۆمان لە دەست نەداوە یعنی دوای 16 ئۆکتۆبەر ئێمە نیوەی خاچی کوردستانمان بۆ ماوەتەوە لەبەر ئەوە نەتیجەی چی هاتووە نەتیجەی ئەوە هاتووە کە کورد ناتوانێت یەک بگرێ و بەڕێی من تا کورد نەتوانێت یەک بگرێ تا کورد نەتوانێت یەک ئیرادەی مشتەرەکی هەبێ تا کورد قائیدێک قیادەیەکی وای تیا پێیان نەبێ کە بتوانێت هەموو کورد کێشکە بە دوای خۆیەوە بە دوای بەرنمەیەکی کوردایەتی ڕاستەقینە بەرنمەیەکی کوردستانی دروستە بەڕێی من ئومێدم نییە نە مەنتیقە ناکۆکەکان بتوانن چارەسەر بکەن نە واقعی کوردی بەرەو ئاسێکی باشتر بن. بەشداریە کوردال کەرکیکێ بوو هەڵبژاردنێت پارێزگاها کەرکووکێ دەبێت سێ لیستا یت بەشدار بووین ئەوە چ کاریگەریە خراپ ئانیا باش کەت سەرڕەوشە کووردا و چارەنوێسێ کەرکیکێ بوو سەبارەت کورداوە ئەوە ئەگەر هیچمان نیشان نەدا ئەوەمان نیشانەدا کە هەستی نەتەوایەتی کوردی هەستی نیشتیمان پەروەری کەوتۆتە دوای تەمەسوک بە مەسالیحی حیزبیەوە یعنی ئەو سێلیستە هیچ شەیە قابلە هی میلەتی کووردە
ئەو سێ لیستە لیستی حیزبەکانە کار حیزبە لەبەر مەسالیحی خۆی لەبەر تەمەسوک بە دەمارگیری خۆی ناتوانن یەک لیست دروست بکەن لەو مەنتیقانە ئەبوو یەک لیستیان هەبێ کفرەکە یەک لیستیان نییە. بابەتی دانوستاندنێدا و گفتوگوی نوکەت ناوبەرە هەرێما کوردستانی و بەغدادا سەر gelek tişta yanî guftugû tê tekirinê ser babetê bûdcê ser babetê gelek xala Kerkûk maye cihê bi hezkirinê et navbera herêma Kurdistanê û Bexdada an hatiye ji bîrkirin. وەڵاهی لە لای کوردەوە خەریکە لە بیرەچێتەوە لە لای سەرانی کوردەوە لە بیرەچێتەوە بەڵام بەڕێی من لای نەتەوەی سەردەست لە بیر نەچواتەوە. نەتەوەی سەردەست بەرنمەیەشی هەیە لە خلالی نوێنەرەکانیەوە کە حکوومەتی عێراق و ئەو هێزە حیزبیەکانی کە ئەم حکوومەتە بەڕێوە ئەبن ئەوانە لە بیریانە چۆن هەرێمی کوردستان تووشی پوکانەوە بکەن دەسەڵاتەکانی لێوەرگرنەوە و ئەو شانازیە گەورانەی کە بە خوێنی شەهیدەکانمان واقعەکمان دروست کرد بە ڕەنجی تێکۆشەرەکانمان بۆ ماوەیەکی دوور و درێژ لە شۆڕشی نوێەوە تا ئێستا لە ساڵی 1960ەوە ئێمە قوربانی ئەدەین ڕەنجە دەین فیداکاری ئەەکەین واقعێکمان بەدەستێناوە ئەو واقعە ڕۆژ بە ڕۆژ ئەوانە بیریانە چۆن بنکۆڵی بکەن لەوە دەستیان پێکرد کە ئێمە بەهۆی دەسەڵاتمان بۆ فرۆشتنی نەوت و غازی خاچی خۆمان زەمینی خۆمان میلەتی خۆمان حەقی ئەوەمان هەبوو بڕۆین بە دەوڵەتانە بگەڕێن لەگەڵ شەریکاتی دنیاییە ئیتیفاق بکەین و ئەوە ڕێگەیەکمان بۆ بکاتەوە بۆ کاروباری دیپلۆماسی ڕێگەیەکمان بۆ بکاتەوە بۆ دروستکردنی عیلاقات لەگەڵ دەوڵەتانی دنیا لە شەرق و لە غەرب و لە وڵاتانی عەرەبی ئەو پیلانێکیاندانا ئەو حەقی فرۆشە ئەو حەقی گفتوگۆیە ئەو حەقی کە کاری دیپلۆماسی بۆ بکەین لە ئێمەیان سەنگەوە هەموو نەوتەکەیان لێ سەنگوینەتەوە سۆمۆ ئەیفرۆشێ ئێمە تەماشا ئەەکەین و دوایی داوای موچە ئەەکەین. من بە مەئاساتی ئەزانم وەزعی کوردستان وای لێ هاتووە ئێستا هەمومان ناچارین باسی موچە بکەین. ئێمە خەباتمان نەکردووە ئەو هەموو شەهیدانەمان بۆ موچە وایان بەسەر نەهاتووە. من پێشمەرگە بووم لەو شاخانە خەڵک وازی لە موچەکەیە هێنا وازی لە ژنوماڵیە هێنا مناڵەکەی بەجێە هێشت وازی لە دەستگیرانەکەیە هێنا وازی لە دانیشگا هێنا ئەها دەبوو بە پێشمەرگە لە ژێر تۆپ و تەیارە بۆ قەزەیەک ناوی موچە نەبوو بۆ قەزەیەک ناوی قەزەی کوردی بوو. مامۆستا ئەگەر موچە چوو دەستێ بەغدادا سبەی هەکو بێژن مەسیری خۆ مەکرە دەستێ بەغدا تەحەکمت موچەش دەکە چ وەختی ڤیان نەدات دەما لاوازە ئێمە ڕخنە لە خۆمان بگرین کە بۆچی نەمانتوانیوە کارێ بکەین موچە ڕێخین وە بتوانین موچە بین بە خەڵک ئێمە بێ ڕخنەیە لە خۆمان بگرین کە باش ئیدارەی ئەم مەنتیقەیەمان نەکردووە کە بتوانین تەمینی موچە بکەین بۆ خەڵک بۆ موچە نەکەین بە قەزەیەکی ئەساسی بۆ خەڵک خۆتان ئەزانن مەسەلەی ژیان و نان مەسەلەیەکی ئەساسیە زۆر شتی گەورە لەبیر ئینسانە باتەوە برسێتی لەبەر ئەوە ئێمە بەڕاستی ئەبێ هەمومان بینەوە هۆش خۆمان یەکیشیان هەستی نیشتیمان پەروەری زۆر کاڵ بۆتەوە هەستی نەتەوایەتی زۆر کاڵ بۆتەوە و ئێمە زۆر ئەسبابی قووەتی خۆمانمان لە دەست داوە بەڕێی من وەختی ئەوە هاتووە کە ئێمە هەموو تواناکان بخەینە گەڕ هەموو عەقلەکان بخەینە گەڕ هەموو دڵسۆزیەکان بخەینە گەڕ بۆ ئەوەی سەنگەرێکی بەرگری دروستکەین لە بەردەمی ئەو هێرشە گەورەی لە بەغداوە ئەکرێتە سەر موقەدەساتمان سەر دەسەڵاتەکانمان سەر حەقەکانمان سەر مافەکانمان جا کەرکووک لە زمنی ئەوانایە دەرفەتمار بەر کوردە کوپشێن وە بکەن ئەو بەڕێی من هەموو وەخت هەیە قسەیەکی فارسی قەدیم هەیە لێ ماسی هەر وەختێ لە ئاو دەری بێنی تازەیە ئەم ئەلتەرناتیڤ شیناکو کەرکووک جێگهێنا کوکیە بیتە جهێ کۆمبابوونێ بیتە جهێ چارەسەریە
جنابته في خالدا من ڕەنگە لەگەڵ جەنابێت تۆزێ قسەمان کردووە ڕەنگە بەعزێ لە وچاتی نەزەری تۆ محتەرەمە و لام زۆر باشە بەڵام من ڕێیم وایە تاقە ئەلتەرناتیڤ ئەوەیە بە شوێن ئەوە بگەڕێین چۆن ئیرادەیەکی یەکگرتوو لە ناو کووردا دروست دەکەین چۆن هێزەکان کۆکەینەوە چونکە ئەگەر نەتوانین ئەوەی جەنابێ باسی کرد ئەوە تاکتیکێکە و یەک تاکتیکە لە زمنی دەیان تاکتیکیکە ئێمە ئەبێ هەستی نیشتیمان پەروەری وازیم وکەینەوە لای خەڵکەکەمان هەستی نەتەوایەتی وا بوو ڕوژێنی لە ناو خەڵکەکەمان کە خەڵک کەرکووشی لا مقەدەس بێ و ئامادە بە سنگی خۆی بەگولەوە بنێ لە پێناوی کەرکووکە ئێستا ئایا خەڵکمان چەند ماوە ئەوانەی حازرن فیداکاری بکەن جانبازی بکەن و سنگی خۆیان بنێن بە گولەوە لە پێناوی کەرکووک و دووز و ناوچەکانی کەی کە زەوت کراوە لێمان ئێمە ئەبێ بین بگەڕێن بە شوێن کلیلەکانە من بە عەرزی هەموو برادەرانم کردووە کلیلی ئەساسی یەکخستنی هێزی پێشمەرگەیە کلیلی ئەساسی یەخستنی هێزی پێشمەرگەیە و دروستکردنی عەقیدەیەکی ئەسکەریە لای ئەو هێزە عەقیدەی ئەسکەری بەو معنایە عەقیدەی پاراستنی نیشتیمان عەقیدەی جانبازی و خۆ بە کوژدان لە پێناوی نیشتیمانە ئێمە ئەگەر نەتوانین ئەو هێزە یەک خەین و بیکەین بە هێزێکی کارا بتوانێت دیفاع لە نیشتیمانەکەمان بکا لە بەردەمی هەر شتێکە ئێمە زۆر شتی کەمان لە دەزەدەین مامۆستا فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار و شکێمە سیاسەتمەدارت کوردستان شیا بیت بازن استقطاب حزبی بدرکەویت وەک کورد پەروەرێک باغ بیت سپاس بۆ vê derfetê bînerê hêja û berkeftî supasî hewaj bikein bû dîtina vê xelekê ji bernamê li ser wî nakûkiya newe heta careka dît gehîne êk hîn bixêr û em silamet.